بله برزان من هکار نهیلیمه بما پنجمین حلقه برنامه دابش پیشکشکم که بگومان لحلقه کانی رابردو بما شوه اما باسی که شو مشاکلی همو تویجکانی کمالگای کردستانی من کردوه الا همو ناوچکانی کردستان من بسر کردو تو او کشانه که پیوست قصیل سر بکید رایگشی آگادار بید برپرسکان آگادار بید دابش من کردو قسم مال سر کردوه ام شویش بگومان لگل میان برزکانم باسی بابتی که گرینگ تویجی که گرینگی بشخورای مافخورای زور مندوی کمالگای کردستانی که نویش کرکاران بگومان کرکار لکردستان وەکو بازەکێت وەکو ێوەش زۆرجار لە میدیا تاقی مەکەن کرێکار وەکو پێویست مافیان دەستەبەر نەکراوە وەکو پێویست تەوعیە نەکراون وەکو پێویست یاسا دەرنەچووە کە ئەم یاسایە لە خزمەتی کرێکاراندا بێت ئەگەر دەرش چوو بێت لایەنی تەنفیزی ئەم یاسایانە وەکو پێویست جێبەجێ نەکراوە لایەنی چاودێریش وەکو پێویست چاودێری نەکراوە وەکو چاودێرەکان دەڵێن حتا ڕێکخراوە پیشەیەکانیش وەکو پێویست نەبوونە تا ڕێکخراوێکی پیشەیی بێلایەنی ڕاستەقینەی کرێکار کە دەنگ و ڕەنگی کرێکار بگەێنێت بەڕێزان ئێوە دەبینن لەسەر کار کرێکار ژیانی لەدەستەدا هیچ هویەکی سەلامەتی لەلایەن خاوەنکارەکانەوە بۆ کرێکار دابین ناکرێت کەسێک کە کرێکارە ئەو شانسە نەبووە خاوەن شیعە دەبێت ئەو شانسە نەبووە نزیک بێت لە بەرپرسێک و واستەی هەبێت و تەعین بگرێت و بندیوار و تر لە هەر شوێنێک تا ماوە لەسەر دنیا دەبێت کرێکاری بکات تا ژیانی ماوە دەبێت لە ژیانێکی نەکبەتیە باتە سەر لە کاتێکە وەکو پێویست مافەکانی دەستەبەر نەکراوە گەرانتی کۆمەڵاتی نیە بیمەی تەندروستی نیە ئەو لەو هەموو شانە بێبەشە بەڕێزان تەخا کارگەران کەتکارên کوردستانê بێگومان کەتکارên کوردستانê یاسا هەنە ڕێکخراوین پیشەیی هەنە وەزارەتە کار هەیە موسسات gelek hene lê وەکو پێدوی ئاڤری لەوێ تەخێ ناهێتە دان وەکو پێدوی تەخە نایێتە تەوعیەکردن نایێتە ڕۆشنبینکردن چاومافێن خوا داخوازکەن حتا پێی وەکو پێویست خۆل بوو ناهێنە vekردن وەکو پێویست مافێنەوە ناهێنە دەستەبەرکردن بەڕێزان کەسێک لەسەر کاری دەمریت ژیانە خۆش دەست بسە دەمێ نەبوونە سەلامەتیەکاری کەرەستین سەلامەتیەکاری کەس خۆ لێ ناکەتە خوددان دەمریت و کیسێخوا دچیت تا عیلەویژە حتا میری نەکبەتیان نادژیت ئەم دە هەوڵ دێنە شەبە بێگومان وی بابەتی بە تێر و تەسەلی دابێشکەین و خۆش کێشە کرێکار و کەتکارên کوردستانê an hemû ew kesên ku li kertê taybet kar dikin weku pêdivîjîk girantiya wan hat kirin em ê behezkin digel mêvanên xwe yên hêja ji wana Diktor Arif Hîto berêwerî giştî kar û desteberî Komalatî li Wezaretê Karûbarê Komalatî Hikûmetê Herêmî Kurdistan herwa xatûn Kejal Hadî Feqê ke endamî Lîjnê Karûbarî Komalatî li Parlemanî Kurdistan هەنگاو عەبدوڵڵا خان لە مەکتەبی تەنفیزی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان و li dawekê jî mêvanekî hêja heye Sadiq Abdurrahman şaraza li yasayên deste bera civakî ku di hemandem da mamostaya zanîngehê ye ez bi xêr hatina mêvanên xwe dikim Diktor dêşte dest pê bikim hikûmetê tu li wezareta karî ewa min destpêkê gotî ev e çavdêr dibêjin waqe jî dibêjît û heta bi dîvçûnên meydanî ji weke rojnamevan me bûkirine ev e waqeekê heye bû heye gelo Hani wekû pêdivî yasa nehane berdestê we kar bikin wekû pêdivî rêhnimayî nehane îradeyeka pêsîne زۆر زۆر سپاس کاکێکار ئەوە تە دەستپێکی گوتی دەست دوو خەڵا دەستپێکم ئەیەکتە گوتی خودانکار هیچ مەرجێکا تەندروستی و سەلامەتی پیشەی بوو کرێکارە دابین ناکەن خۆل نائێنە vekirن بۆ کرێکاران کەس خۆل کرێکارە ناکەتە خوددان ئەگەر کێشە وەکو پێدوی ev waqa û کرێکار xwe dibêjin ئەو هەندێک جارە ئیعلامی وەختی بێژین هیچ نەهاتیەکردن ئەمە geleka nêzîkî rastiyê nîne birastî kirêkar li gorey sê yasaya yê Wezaretî kar dikin yasaya kar ya ji mara hefta êk sala heşt û heftê heta vegay Kurdistan em peyrawa vê yasayê dikeyn yasaya sala ji mara sîyûneh sala heftê û êkê ya xanenişîn û desteberî komalatî kirêkaran hemwarkiraw bi yasayî ji mara çarî sala 2012 ve yasaya ji mara hejde ya pîşeweran yan mumaresetil mîhne li gorey van çar her sê yasaya an naveroka van çar her sê yasaya da kûmeka imtiyazat û mafê kirêkara yê têde heyn lê eger ew kirêkare mafêt xwe dawa nekin yan ew hûşyarkirine nebîtin ev e rastî li hingê em dişên bijîn komelgaya û dezgahê medyayê ne we wezaret jî ku kewata li wezaretê hemû mafane desteberkirin lê kirêkar nahête wêrê nakerem ket li wezaretê mafên xwe desteberkin ku
وەکو پێویست نزانین مافێ بله الجوري فان مافاد كنجي كريكار شد فان مافا ورجري كنجي كريكار شد تقاعد بيتن كنجي كريكار شدن پاداش کوتاه خدمت ورگیر کنگی کریکار اگه توشی پیکانی کار بو ده همین موافقت بی دابین کلی بین بی اوی مراجعه خلقی بکتن و دخواست هاری کاری بکتن اگه کریکار گیان خوش دست دا کنگی دیتن تقاعد بو چه بیدن اگه کریکاری دست بر کلی بیدن جه داخله پرانیا کریکارت ما اج دست بریت روان آن خوجه ود دزن و بخدان کار جه هر واسا هجتا کریکارات چیه هجتا کریکارات بیشتر اگر ام خو دست بر بکن دی خدان کاری مدرخن چون کل گوره یاسای خدان کاری دی 12 سالش موچه کریکاری دتن و کریکار دی 5 سالش من بیت همین پیک ول بیت 17 ساله اف 17 ساله یعنی چیتا صندوق دست بری کمالایتی کو دی همین موافقت کریکاری آن همین امتیازات کریکاری پاشاروجا کریکاری دی بو هدا دابین کردن مل وزارة کار آن هر سه دایره مید رهبری دستبری کمالاتی 19 لجنه مید هین اف لجنه هنی در تیافن هر لجنه یک پیکتن اشنیاره سندیکا کریکاران هر لجنه یک پیکتن اشنیاره جوری بازرگانی و مفتشه که وزارت کار اف هر سه کسه پیک و سردان پروژه کن آنکو نینار جوری بازرگانی نیناریات یا خودانکاریت کردن دا مافی خودانکاری پای چون وزارت ما نه بس مافی کریکاریت پاریزیدن مافی کریکاریت پاریزیدن و مافی خوانکارجیل برچافورد گیریتن شول ما وکو سگوشه پروسا کار کردن خوانکار کریکار هر سک پیک وکو هماهنگی کبیتن نیناره خوانکاری هی نیناره کریکاری هی و مفتش کرده رنما و یاسای بده جبهه کردن حتی نها نزدیک هفته و 5000 کریکارا یه دستبر کردن حتی نها نزدیکی پترش 25000 پروژه یه دستبر کردن حتی نها 710 کریکار به یتین متقاعدن حتی نها سالانه نزدیکی 8000 کریکارا پاداش کوتاه خدمت وردگیرن لجان مید تندرستی و سلامتی پیشه‌ای سردان پروژه‌ات کن دنیای کا پروژه های همین مرج تندرستی و سلامتی پیشه‌ای یدابین که لیکری کار وقتی چتا سرکاری کار نایتن و از خود جرگل گلج نه که چم چاوا اوادیتی و کاری کلاوه خو دسکیشن خو افتش دزگور افت سلامتی کار گل همین رخی کی داناینو و کاری کوتی اسنشم کاری کواتا واسط بيجي بجمارة هفته و 5000 كريكار يلدفوا تماركيرنا قالوا الكردستان بتنا بجمارة هي نخير بتريتهن ليه او کسی خو اش دستبری ودزن لازم سندیکا کریکاران جی کنینه هر لجنه کامن اینه که وایل گره و کریکار او پاره چی دا صندوق دستبری آی اف پاره و کو پدویل سروان کریکارا جارکاتی تا باش کردن استفاده لیدکن نیکه او پاره الگوره قانونی تا داش کردن پشکی جچید بو خانه‌نشینیه پشکی جچید بو بیمه تندرستی پشکی جچید بو بیمه کمالاتی یکی سالی بو بیمه کمالاتی یک سالی بو بیمه تندرستی چه کریکارا استفاده لیدکریه هوات که دا باش کردن سر کریکارا ما اختص بین پار سال 2016 نزدیکی 8 میلیارد و 600 میلیون ما داین پاداش کوتاه خدمت بو کریکاران 3 میلیارد سالانه امدین موچه خانه‌نشین کریکاران افا افا الگوره قانونی بس وان همی کریکارم 10000 کریکار هی توبتن بس 700 کریکارت خانه‌نشین کی يعني بديت ناتا بهزاران كريكارينا كمستحقا بين خانه افا بابتا كيريك اب بابتا زور بسياركا زورا جرينجا و بيتفيا همي كريكار بوچي كريكار ناگهنا جي خانه نشينه چون كريكار وقتش کاری درکف اکثر دیدن پاداش کوتاه خدمت ورگید وقتی پاداش کوتاه خدمت ورگید هنگی مافه خانه نشین نامینیدن خانه نشین بيتفيا كريكار 25 سالة خدمة دستبركيرية هبن بوجنكي 30 سالة خدمة دستبركيرية بو ظلامي حتى خانش بيتفيا كريكار جيبي ببيتا 6 سال بو ظلامي 55 سال بوجنكي حتى مستحقي خانشين بيتا. بله طبعا ام زبرني بكاك دكتور هيك توشي ميدان كاري دبزاني كا خلكي كي چند بيراميد جلك ترابن جلك يعني احتمال هفته هشت سال جيبن بزوره كي هاتنا ميدان كي كو كاري بدس كي ويري كارد كانوا هيج جرانتيني برحال كاك هنقاب حكمه ولا سنديكا يكتي سنديكا كريكاراني كردستان دكتور باسياوي كريكار وكو بيوس بدن كي خواستكاني ونايت اي و كريكاراوي بيشي نتانتواني و كريكار تا يبكن نتانتواني و كريكار والي بكن كداوي ما فكاني خوبكا سپاس بۆ ئێوە کاکتۆر هەندێک بە تەفسیل بابەتەکەی شی کردەوە لە وڵاتی ما وەعی عمالی وەکو پێویست نییە ئەو لیژنەی کاک دوکتۆر باسی کرد لیژنەی تەفتیشی عەمەل لیژنەیەکی کارانیە لە هەرێمی کوردستان بەپێی یاسا پێویستە ئەو لیژنەیە دەوراتی تایبەتی بۆ بکرێتەوە
خەڵکی مختەز بن خوێندەواری پێویستیان هەبێ ینی ئشکال لەوانی بتوانن بەڵێ بتوانن کە ئەو لیژنەیە شارەزایی دقیق پەیدا بکە بۆ ئەوەی کە سەردانی پرۆژەکانەکە ئەو یاسایانەی کە پەیوەندن بە کار و کرێکاران لە هەر پرۆژەیەک لەلایەن خاوەنکارەوە ڕێگە بدرێ کە اجتیماعی پێویست لەگەڵ ئەو کرێکارانە بکرێ بۆ ئەوەی یاخود دوای ئەوە بەلایەحەیەک خاوەنکار ڕێگە بدا لە کارگەکەی خۆی هەڵبواسرێ کە کرێکار بزانێ ئەرچی چییە و مافی چییە کرێکار خاوەنکار شارەزایە لەو کەواتە ئێوە کۆڕێکخراوێکی پیشەی بوو بە وەزارەتە نەوتووە کاکە ئەمە بکەن ئەم ڕێنامایانە دەرکەن بۆ ئەوەی کرێکار بەرچاڕۆنی زیاتر هەبێ لە سەرما بەڵێ ڕەنگە ئەوان ڕێنماییشان دەرکردووە بەس ئەو ڕێنماییانە لەسەر کاغەز دەرچووە وەکو تەرجەمەی عملی لە شوێنکارەکان وەکو پێویست نییە ئەو مفتش عملانە کە سەردانی ئەو شوێنانەکەن سەردانی پێویست نین ئەو لیژنانەی کە کاکتۆری شارەی پێدا لیژنەکان زۆر کەمن پێویستە زیاتر بکرێن دەوراتیان بۆ بکرێتەوە خاوەنکارەکان شارەزانە خاوەنکارەکان شارەزانە لەو یاسایانەی کە بەرکارن لە کوردستان لە بەرژەوەندی خۆیان بەکاریان دێنن کە بەداخەوە وایە چونکە هەم کرێکارم خاوەنکارەکان هەمومان هاونیشتیمانی ئەو نیشتیمانین پێویستە چۆن خاوەنکار قازانج و خزمەت بەخۆیەکە واش زۆربەی خاوەنکارەکان زۆربەی کۆمپانیەکان ئەوەی کەرتی تایبەتە خاوەنی ئەم کەرتی تایبەت ئەم کارانە عقدێک بە کرێکار پڕاکەنەوە کە هەمووی لە بەرژەوەندی خاوەنکاردا بێت لە هەر کاتێک و ساتێک بیاوێت کرێکارێکە دەرئەکات و ئیتر ئیشی لێ دەسێنێتەوە ئەو پارێکە بۆ تەرخان کراوە لە سندوق عمل کەس نەزانین چی لێ دێت کەواتە ئێوە بە دوواداچوون ئێمەتان کردووە کۆڕێکخراوێکی پیشەی هەموو بە دوواداچوونی هەیە خۆ بە دوواداچوون ئێمە هەر نەبێ مانگانە ئیجتیماعێکمان لە وەزارەتەیە مەجلیسیدارە لایەنە پەیوەنددارەکان بەشدارە بن لەو ئیجتیماع و پێ بە دوواداچوونانە ڕەنگە ڕۆژانە هەفتانە بەردەوام هەیە بەس من کە قسەکەم تەواوکەم خاوەنکار لەو قانونانە شارەزایە دائیمەن قازانجی خۆی لە بەرچاوەگرێ قازانجی کرێکارەکە لە بەرچاو ناگرێت کە هەردوو لاش هاونیشتیمانی ئەو وڵاتە کەواتە پێت وایە لە بەرەوە خاوەنکار شارەزاترە لە لایەنی پەیوەندیدار لە حکوومەت لەو یاسانەیە کە دەرچووە لە سندیکە پێشێلیەکە یاسایەکان پێشێلەکە حقوقی کرێکارەکە نادا ئەگەرنا لە هەرێمی کوردستان لە ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان قانونی ژمارە چاری هین هەیە تعدیل کراو هەیە کە یاسای ژمارە 39 ساڵی هەفتاویەکی تقاعد زمانی تعدیل کردووە بە مادەی قانونی ئیجباری کردووە هەر پرۆژەی یەک کرێکاری تیابێ ئەبێ ئەو کرێکارە زەمان بکرێ ئیتر کە بەداخەوە ئەو کرێکارانە ئەو کارگانەی ئەو شەریکانی کە لە کوردستان هەنا زۆربەی کرێکارەکانی مەزمونین کە کاگتۆر ئیشارەی بە ڕقەمی کرێکاری مەزموندا هەر خۆشی تەمان لە پرسیاری جەنابتان وەڵامیدا کە زۆرتر کرێکار هەیە لە کوردستان زۆرتر خاوەن کارێکە کە زەمانی ناکە لە کاتێکیشدا ئەگەر مراعاتی حەقی کرێکارەکە بکە کرێکار هەیە ڕەنگە لەو کارگانە بە ملیۆن دینار بە 500,000 بە ملیۆن زیاتر ئەنی ماگانە لە خاوەنکارەکە وەرەگری ئەگەر 100 کرێکاری هەبێ ڕەنگە کرێکار لەوانەیە لە دەوروبەری خۆمان هەبن خەڵکانێک هەبێت شەوڕۆشیشەکە معاشەکەی لەوانەیە ملیۆنێک زیاتر بێ نیوەی معاشەکە لەلایەن کۆمپانیەکەەوە هەلەگری نیوە معاشەکە پێدەدرێتەوە بەرحال ئەگەرمە لایەوە بەڵێ ئەمە نقطەیەکی مهمە لەسەر ڕاتبەکەی خۆی زمانی ناکە لەسەر 300,000 کە 285,000 حدی ئەدنای ئەجووری کرێکاری ناکارەمەیە زمانێکە کە ئەو پارەکەمە کە لەسەری زمانەکە لەسەر ڕاتبەکەی خۆی زمانی ناکە ئۆتۆماتیکی تەسیرەکە لە مستەقبەلی کرێکارەکە لە تەقاعودی کرێکارەکە بۆیە یەک لە نەچوونە پێشی کەرتی تایبەت یان دڵخۆشکاری کرێکاران لە کەرتی تایبەت ئەوەیە کە قانونی زەمان وەکو خۆی تەنفیز ناکرێت هەر قانونەکانی کە خۆیان تەنفیز ناکرێت ڕەنگە من لەچمەلایەنی پەیوەندیدار ئەگەرمە لای تۆ بەڵێ کەژاڵخان تو ئەندامی پەرلەمانی کوردستانی و ئەندامی لیژنەی کاروباری کۆمەڵاتی ئێوە ئاگادارن لەوەی ئەو یاسانەیە لە پەرلەمان دەرەچن لە زۆربەی سێکتەرەکان تەبەن لە زۆربەی بابەتەکان بەڵام ئێمە باسی کرێکارەکەن ئەو یاسانەی کە دەرەچن ئاڵێن وەکو پێویست ئەم یاسایانە تەنفیز ناگرێت جێبەجێ ناکرێت ناخرێتە خزمەتی ئەو بوو نمونە کرێکارانەوە ئێوە بوو چاودێری ئەو بابەتە ناکەن بەڵێ سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و مهرەبان
ئێمە وەکو لێژنەی کاروباری کۆمەڵاتی لە کاروباری کۆمەڵاتی لە پەرلەمانی کوردستان لە سەرەتای کارکردمانەوە هەستمان بەو گرفتانە کردێکە لە یاساکانی هەرێمی کوردستاندا هەیە سەرەتا پێم خۆشە بڵم کەەوە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەتی نییە بە یاسای کاربی تایبەت بەخۆیەوە بیتن یاسایەک لە ئەنجومەنی وەزیرانە لە خولی ڕابردووی خولەکەی پێش ئێمە ئەو یاسای لە ئەنجومەنی وەزیران خولی سێم تا ئێستا ئەم یاسای ئاراستەی يعني ئەوە خەریکە دوو خولتەوە بە یاسای ئاراستی پەرلەمانی کوردستان نەکرێت تاوەکو تەزدیقی بکاتن و ئەنجومەنی وەزیران ئەمە هەموو یاساکان ئێمە دەزانین گرفتی تێدا هەیە بەشێکی دەکەوێتە سەر پەرلەمان بەشێکی دەکەوێتە سەر ئەنجومەنی وەزیران ئێمە کاری خۆمان کردیا بەڵام لەوانەیە کارەکانمان بە پێی پێویست نەبێت چکە بە تایبەتی ئەو دۆخێکەوە پەرلەمان 1 ساڵ لە خولی چوارەمی کاری کردی ئەگەر هەموو ڕۆژەکان و هەموو ساعتەکانی ژێت تایان ساڵێک کاری کردووە ئێمە لە بەرنامەی کارماندا هەبووکەوە هەوڵ بدەین ئەم یاسایەکە لە ئەنجومەنی وەزیرانە چکە بە قەنەعەتی ئێمە یاسایەکی باشە ئەم یاسایە لایەنی کەم بێتە پەرلەمانی کوردستان و پەسەند بکرێتن بەڵام خۆ ئێمە گرفتمان لە بوونی یاسا نییە هەبوون بوونی یاسانی ئێمە کۆمەڵک یاسای زۆر جوانمان هەیە لە پەرلەمانی ئێمە گرفتمان لە جێبەجێکردنی یاساکان هەیە برگە و مادەکانی مادە و برگەکانی یاساکان وەکو خۆی ناڕواتە بواری جێبەجێکردنەوە و زۆر جاری ژوایە تەدەخولات لە ناو جێبەجێکردنی یاساکان مەسەلەن بۆ نمونە ئەگەر یاسا بە تەواوی سەروەری خۆی ببینی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسامان هەیە مەرزیە تەنها لە بواری کرێکان بی لە بوارەکانی کە پەیوەندی بە توێژەکانی دیکەیە ئەم یاسایە کە دەرچۆ یاسایەکی زۆر باشە بەڵام کە دەڕاتە تەمەشا دەکەی 150 ئەم یاسایە نەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەو لە سەردەمی کۆنن بەدەیان ساڵ ئەو یاسانە دەرچوونە لەوانەیە لەگەل ڕەوشی ئێستا نەگونجێ ئێوە تعدیلتان کردەوە بە سادیلەکە فعلا لە خزمەتی ئەو توێژەدا لەم خولی پەرلەمانی کوردستاندا هەموو ئەو یاسایانمان لە زمانی یاسای کۆ کردەوە یاسای هەریکاری و دڵنیایی کۆمەڵاتی دەبوو درەفتی یاسایەکەشمان ئامادەیە و لایەنی جێبەجێکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئاگاداری راپۆرتەکەی ئێمەنا بەڵام بەداخەوە کە ئەم واقعی کە پەرلەمانی کوردستان تێدایکەوت ماوەی 2 ساڵە کاری خۆی نەکردووە سەرجەمچینی توێژەکان تێیدا زەرمەند بووینە چکە نەمانتوانی یاسایەک خۆیانەکەن و یاساکان تەواجدیان هەیە لە دام و دەستگاکان بەرحال ئەگەرە ماڵاتان دیچمە دۆکێ صادق عبدالرحمن شارەزە یاسای کار و دەستە بەراجڤاکی گاک صادق دەم باش تو کو چاڵکوانێکی و شارەزە دوی باریدا لە vêrê mêvanên min sendîkaya pîşeyî ya taybet ya kirêkaran endama parlemanî taybet rawşa kirêkaran û yekêş berpirsên bilindên wezareta karverê ye axivnê tersêka tenaquzata bûn ew dibêjin evet yasa tenfîz neke ew dibêjin yasa wekî pêdivî ne ew dibêjin kirêkar wekû pêdivî mafên xwe nizanî gelo tu vê çawa bînî te çawa serincamekê de fêlen wisa ye بەڵێ سەبارەت هەر سێ ئەو میوانێت تێت بەڕێزک و ئاماژە کردیک و ئەو ڕوونکردنا بۆ دیارکردی سەر کرێکارە مافێت کرێکارە و یاسا دەستەبەرە کومڵاتی هەلبەت مەرەخنال سەر هەر سێکە هەی هەر سێ میوانێتە و ئەو ئەخنەوە گوتی و یەکشوانە نینەرێ وەزارەتێک و وەزارەتە کار و کارەبارە جیواکیە و ئەف یاسایەت هاتنە دان بۆ کرێکارە ئەف یاسایەت هە چاودێریەوە لازمە بێتەکینش لای وەزارەتە کار و کارەبارە جیواکی تایبەت ما سێ ڕێڤەبەریەت هەین ڕێڤەبەری ما هەی ڕێڤەبەریە دەستەبەرە جیواکی و ڕێڤەبەریە کاری ما هەی و ڕێڤەبەریە ڕاهێنایەت پێشەیی ما هەی هەر سەر ڕێڤەبەریەک بەکارخستن ما هەی ئەف ڕێڤەبەریەت هەیە سەر وەزارەتە کۆمەڵی بوو چۆنە دامەزراندن کە ئێکیش وان ڕێکا و دەوڵەت بهێت مایتێکردنێ بکات بێت بەڕەوانیش لایەنێ لاواز بکاتن پەیوەندیت کاریدا ئەوژی گرێبەستە کاری و کرێکارە چیکو کرێکار القرنê 19 berî nûke hata îstixlalkirin şilayê xwedankarî ve rayê sermadarî ve ji ber hêndê wekû dewlet hat beravaniyê ji mafê van kirêkara biketin. Sebaret karê van rêveberiyê he ku ew çavdêriya çêbercêkirina va yasa biket. Ev yasayet he îlzamî ne. Dibînê gelek proje diristahî nayîne dabînkirin, gelek kirêkar nayîne dabînkirin. Ev kê ye ev dijna ku ya hevpişke taybet em bêjinê müfettişê daîra zamanê ye ku eger kirêkarê xwe dabîn nekin
پیوست راپورت کی درست کن و حتی ما فی های پلیس آگادار کن دخواست پلیس ها کن و هر روز راپورت کی و کیسه کی وکن و ابی کیسه هبدن دادگاه کاری وش لای چاودیریه و چاودیری آسایی جبران دیبینی کمترین جمارا کریکار اتحاد دسته بر کردن یعنی دبونه دو که احتمال او کسی رجاک و موچی خانشینی ورد گیرن سحکه 107 کسه 107 کسی گلک من و هر روز گلک کریکار جی خدانکار دوباره خدانکار کریکار دابی ناکن چیکو مرا ما او چیه کو دهاتی بخو کم کن و سرمایه‌داری خود زیاده کنه و چون نسبت که آبونا برابر آبونا 12 سالش آبونه پیوسته خودان کار بدن خودان کار اگر ندادن دی توجی سزایی کی بیتن اولش لایه کو وزارت و همشین بجین او دستبریت او رهبریت سر وزارت و پیوسته چاودیریا و صاحب کن و رکفنامه نیو دولتی تاین سبارت بکار خستنی و سبارت پیشکینینه و سبار وان رهبریت ها و خرخرا و کار نیو دولتی 1920 هات داماز راندن افریقفنامه تایید گریدن و عراق اندامت دا و رهبریت ها الزامینه کو وی کاری ها انجام بدن وش بلی کو ما نوید زیاتر گلک اجراءات دیت موافق هین هر گوه که بده چتا ناف جه کاری دا سبارت کو سندیکا کریکارا و کتیا کریکارا هل بعد پیوست در رول خوب ببینید روشنبیل کریکارا زیاده کته و هر روز دیسا اگر موافق و بین پیشال کردن پیوسته دیفیاسا کتیا سندیکا کریکارا کو پیوست بروانی جه بکرد خلی بکرد خودان هر روز روشنبیلی ها زیاده کردن اگر ببینید بزرگینا وان دما کو کریکار گلک یعنی العراقی باویدی بوا پیمانگه که بس پیمانگه ها روشنبیلی کریکارا اب پیمانگه ها پشتوانی ها و شلایکیت ها دکیرن شلای وزارت شلای وزارت کاری و ها دکیرن شلای مادی و هر روزا شلای سندیکا کریکارا که خولت روشنبیری با کریکارا ورد کردن و هر بعد سندیکا هر سندیکا ادباره کی دا سندیکا با نمونه یا و گوهستن سندیکا مکانیکی یا سندیکا خدمتکار کریکار خدمتکار هر یک سندیکا ادبار خدا کریکارت خو ای سرویس سندیکا و روشنبیر بکرد که موفق خو اولش هل بعد لوازی های و هر بعد سالان تو دی و حتی نو که هم دیبینین یکمین سندیکا و یکتا کریکارا یکمین کمالا هم دیجین جواکی مدنی کوسه کو یکتا کریکارا حتی نو که هل بجارتر نهاتی نکردن اولی که شما خلل گود بونمونه هم دیبینین کو شوان تخا ناین هل بجارتن و کو سندیکا بر بنو بروانیش موفق واجب کن طبعا او یا دیاره کو اوش نقطه سالانتوی که ور حتی نو که هل بجارتر ویدو ماهی یتینا کردن از بیشتر هندک سندیکا تیسا سبارت بله سبارت پارلمانی هرم کردستان اوجی ناف کردستانی پیشهی الپارلمانی ایت الحکومت تایبت به کریکاران که گوداری مرکی گلو بدیدناتا اگر اب درستای رول خو بگیرن يعني تيتا كرن كو ما في كريكاري وكي خديت بيت دسبر كرن ايتي روشا كريكارا بفيرانجي نبيت بله سبارت ابدین پارلمان جواب دهند که پارلمانی ما سال 2010 یازده یاسا ناتیه ویری حتی نکه یاسا نداره خستی آنجی یاسا که داره خستی شماره 4 2012 که هنده بندیتوی پیوست تعلیمات و انظیمات در کردن که هنده کریکاری های خودانکار نینه خودانکار که اول میدان که شور کرد کار گرو کردن او نهاد دابین کردن بوچی چکو پیوست حکومت نسبت دابین کردن و آبونت وانا نسبت که نسبت آبونا بدهتن حتی نکش 2012 ورش بر قیران آبوری اوجه شوان اشکاله که افیاسا عبدالستاهی نهاد یا جبه کردن یا شماره 4 2012 جبرنده که هم صح که اگر حکومت وکو دولت مدفت ام آبوری خوب هز بخین پیوست ام فاکتر آبوری فاکتر برهمی و یک کاری بپارێزین ئەو ژی کرێکارە و کارە بێت ئەم وان هەردوو کەس هەک و ئەم کاری بزن ئەگەر کرێکار نایدا پاراستن بەرهەم ئابۆرێ مە بهێز ناکەویتن و دیسا جوری کاری اتقانا کاری نوعی کاری جی پیش ناکەویتن پێشێت کاری پیش ناکەویتن اف هم دبینین گلک یعنی شوان خالدیت و یعنی ام بینین کو چاودیریا یا ساینا تکرن موافق کریکارنا را پاراستن یک شوانا بو اینانا کریکار بیانی
يعني كم ساكن رينامای دو جماره 2007 در کفتینه الوزارت کو کریکار بیانی دساکین یکش مرجع کو کریکار بیانی کار بکرد هریم کردستان پیوسته اما پیوستی به بیتن دو او کاربن آبور ما باش بیتن اما کریکارت هبینین سه پیوسته ام کریکار خوی خمالی الگلوی کریکاری بدین شولی دافر ببید شارزابیت وان بارادا اکم ساکن اف کریکارت بیانی فتره گشه بدانا آبوری مهی کو فتره که مهبو بین قیران آبوری کم ساکن که آیا کریکاری ما نافخوی دا کاری الگل وان کریکارت هی بیانی استی مافجی ورگید یا نه ام دینین هیچ رنگی که کمپانی بیانی کریکار ما نفر کرد و کریکار یما نافخوی نداشولی بونمون نکام ساکن الهرم کردستانه الوان 2 سال هم ساکن خاصا سال یعنی بجین حتی 9000 کریکار بیانی ما اینا ناف هرم نکای کار کردن همین کارت خدمت اینا کارت اودی نه شارزایی نه یعنی هم ساکن خدمت گذاری نه حتی اوید شارزایی یما مفای جنا ورگیتن ساکن بونمون ساكن يعني بطالة أن خلتي بطال كريكا خلتي ما جالك يعني بكارة وبأويديا النافرة ما كردستان ده يعني الفيري لوازيا ما في باريدا وهم لوازيا تشافديريا سايا وجبرجي كنا سايا بله كواتا دكتور دبيجن ياسوا كو بيدوي هنا بس وزارات كار اف ياسوا كخناينا جبجي كيرن وكسين باش بسبور تايبتي مفتشين جارانتيه كو بيدوي رولي خونا رابن جاري فيتن شواز التفكير كرني كورش وسبي تنبر الرشي سبي دا جلك رنج ديتين نها وتشتبيان رشيان سبيا برس كهنجاوي بحثي كمكرتيا كير بسيارته وانا اجي وقتك روجنامه فان بوم بسيارته تقول حكمتي تشنا كريا اذا من برسوا بسياره بس اگر بسياره بيجي من ايا هوا كمكرتي هنا ادجي بشي كنا يا سايده حتما او تشت كهنجاوي قلت لنا زبطه راس كما افا يا دوي جناب كاي صادقي قلت مرخنا الهوا هم هي من هذا كده رخنا كي بيج بشتنجي قلت ما 12 صار خوان كار و 5 صار كري كار افا افرق ما او نبيش قانون كار اينا يدري ما نوصل لجنتين لجنه بو كردستاني نوصل لجنه صال 2005 ما نوصل لجنه حتى ما نوصل لجنتين راسته افلجنات كيمن بيتفيا لجنه ما بتر لبن بس تعيينات ترابستاين تعيينات نينن يعني تشتر بيك وجرداينا افا قيرنا داراي كاتشوا اکام کلیه سر همی بوارن جیانه هر واسه اکام کلیه سر بجیبجی کردن و چالاکیت وزارت جی بیش گوتن کریکارا لازم تدریب بدن ما 6 بنگه راهنان پیشهیه تاین بو تدریب دانا کریکارا و اوید بیکار و گنجا او ششه بردوام من سال 2016 ما نه 108 و نه سودمندت تخرج کن کریکار نه اینا ویری ما هیلکا گرم جنابت آماجا پویدا کو خوانکار کریکارا دستبرنا کتن و وزارت کارجی نادن محکمه که صادقی و گویی هیلکا گرم ما چکری 5500 اما بالله همی خلق خوب بنویسیتن چپ آسیا سیل بکتن چپ کورک بکتن اگه دوباره که دکتر رقم 5500 هر کس که تلفن بکت بیشتن ازل فلان جی شول که کیرا کردستان بیدن بیشتن خدا نمونه کاری من دابین نکتن اگر من ندادگه حق سندیکا کریکارانه گاز داد کت بیشتر هوا تنها و کذا دادگه تنها اجرات جدی و بردوام خلت دنا دادگه الباشا شیویچوی 69 حالت بودادگه هات روانه کردن ما الصاله باشا شیویچوی 408 مكالمات ورقتين ال 5500 تنسس كالابون سي بحثي دابين كلمه يدي هميا بسياره قشتي بونو هندكاجي بحثي حتى امن بحثي ما في تخرج كان ام برسوا وانا دين سردانت ما يتكين بين راسته سردانت ما اگر از بگه بوده اماره که براوردکاری بکم سال 2013 و 14 و 15 و 16 حتما سردانت ما رجاء 6 ساله کمتر لهاتن چون کش بر قیرانه دارایی ما خول بمفتشه و نکرینه والله اول 4 سال برس که هنگاو اندام لجنه بالا کارگریه آن انجمن کارگریه یا وی بابتیه امل يكو خبيره ما بيتن ام مفتش خود داخلي دوره بكين نقيرنا داري ركد تمام او خبيره ما بس اگر ما دخل بو برسك خبيره كبينا دوره كي بكم ديناتا دي وزارات تمامي دي بلاسك
نه انفلاسیون ناکتن لاخر اف خبيره لازم اف خبيره الجوري استاندارد تفتيشه لازم ام بيجنا اي ال او رخرا اي ال او كواتا مصري اشكالينا ك او الين دنا بوزارات دا اوين راد بن جيبجي كرنا ابي بابتي هكر بسبوريا وان نبيتو برانجي كي باشنا هنا راهنا ابا بخو مصرين كشه كاش هكار ظالم شنو وقت تنادى او برزت اجر جوري بسيارته فيجا جواب اخو كمان جوري بسيارته اگر قضاته او بیتن کو امل وزارت و رنمایان دین مفتشه او بردوامی ام رنمای دینه و کمبونا پیدکین و دبیجنه اگر قضا بسیارا کایک هنگاوی کو تشتد نيتر بيور بيفر نيتر الجولاي ستاندرد اي ال او بو تشي بكين او لازم ام تنسيق قال اي ال او بكين هر مفتشه كي ما لازم حضر بيت مفتش لازم بيت البرنبري وزير سي بخذ وكيل دكتوره لازم سين بخوتن وبشتنجي همي كاس نابنا مفتش نا كاس كده عندي كاين مفتش لازم شول بكده حتى ام دستلاته تفتيش الدينه وكي كاي صادقي قلتي دستلاته تفتيش نتشوف ديري كرنا دستلاته بالريار دانا او دي بالريار كده خلكي مشمول كده عن مشمولنا كده بابت هني بفيشي وزي نينك وقت البيجن والله هم وزارات تشنكري والله حكومات شتي دوباره نظام تو چاش مگه شي منه قلت تشنكري بس ما قلت بيدوي زياتر بتكرم بونه من دوكه وكي كاش صادق قلتي لانا بدهان هزار كريكار هم تنه صاد وتشتكي تقاعد كري بديناتا تقاعد من بو جنابتا ديار كابوتشي تقاعد نابن از بس اماره که دمت کانه الوان چند سالا چند کریکارا مکافأة نهایت الخدمه والگتیا وقتی کریکار مكافأة نهاية الخدمة ورد جريتن هنجي تقاعد نابتن خدمة كاري برا يعني پاداش تا خويا برانبري كاري خو ورد جريتن السال 2014 2865 کسا مکافاه ورگیده سال 2015 3751 مکافاه 2016 4578 الشش هيفيت ايكي يا سال 2017 3000 کسا ورگیدی اما معناه اون اگر اونها ور نگیرن چه ماوی 4 5 سال که دیدا ببنا 3000 او 105 کس بس وقتی خلق او نبونا باوريه ان چونك نبونا هشياريه كو هزت كتن اگر بيت مكافاه قوال جريتن اما موافيه ان باريتيه ما يدبو هل جريتن اما موافيه اگر صباين خدنا كتن توشي بيكانا كاري بو اگر خدنا كتن بمريتن ده تقاعد بدينا زارو كتبي وده تقاعد بدينوي اگر قروم بو يعني بكفتي بو ليه وقت تد مكافاه ورد جريتن هنجي ما فتخو خلاص كتن يعني او جري بس نبيناوي مويده هي حكمته ويده هي خلاص يدن از همي قابا ولجانت ما بو كريكارا شرحت يعني دبيجني برا اگر بو حكمته مستفيده اگر مكافاه بدت اهنگو چونكو اگر مكافاه بدين كابرا اكاد مكافاه مدد 12 مليون دينار بداري 10 مليون مداني بو جارا ايكي و روجانا ام الهرسي بارزگي ها نزيكي سي معاملات ماشينين چونكو فيرا ناگهن اگر چربيت پتر جبيتن ام ديني اك جاره ديني بس اگر صباين تقاعد بيتن حتى هدي ديني اگر صباين بمري ديني عيالي ويجي چبيتن ام 15 جاره پترش و 12 مليون بديني بس كريكار خونا جريتن اذا وقت خونا جريتن اذا دي جماره متقاعد كواتا ديسان هر 5 سال الكريكاريه اسنا بيش متى 5 سال كريكاري موضوع بابت روشنبير كنا كريكاري وهشار كنا كريكاري كلتشري و جريدايا سنديكا كريكاران شو لو او وزاره ما تحدى كيبتفيا ام الشركه دزجهت راجهاندني وقت هنگ جواب ما فريد كان شيناكو هنگ بالبربن هنگ بارا بتر تني وكل بيجن بحث جنابتنا كمان تلفزيون كي بي سوشان همي دزجهت راجرني برنامج نينا يا روشنبير كرني برنامج بارا بتر يه ابراز كنا سلبيات يا دبجن والله كاك دكتور تا قلت سبيشال روجنا مافان بوم اركي صحفيه او بوان خلا بحث كتا وقالين سلبيه بتر رخنه بگيريت وبتر هاليكار بتجلانيت بيمديدار كو خدمات بيتكرن اما حناك يعني اركي ما وكورا بس بتحناكريا بس حكمت اركي ويا خدمات خلكي اركي براجن اركي حكمت يا خدمات خلكي بكتن وقت تي تقييم تسكت كي بيجي هندا شو لكري مفروضه هندي تيجي كربا دكتور تويل فيري وبترجي مرضى او تعمل تشتي ازادي كيف اخو داتا يدخل بيجي او تشتي وكو بيدفيا تازانياري سهل بيجي سباس بوتا لا بس النقطه قديمه وقت ما هيك نقطه تاخذك هاتا جوه من نظرم جناب تبو انك صادق بقولتي بارت صندوق دستبري كومالاتي كاس نظام كيف شوينا أبها قلناها كدائما كان حكمته طبعا بارت دست مدانين ان صندوق كدانين الدائره بس افار دست برا كومالاتي افار جهنا دست كاس المستحق هر کسی که وقتی مکافات نهاد الخدمه بلا کریکاره کی بتنه بون بینه بیجا ساکی خوی بری بنقی گوتی از پاران دامت صندوق دانا ماینه اوه پاره وقتی بیجن پاره هی پاره بنقی دا
فيجو بنقه نصندوق كود بس افبار البنك دان ميني فعلا وقت كريكار شيء ساقي خطبه بنك اي بو من بينا كاك هكار ابا نينا سندika كريكار جلبر نينا برلمان اك كريكاري بتنه بيجدن ساقي خوي بري و بنك قلتي بارامانين بله كواتا كاد من دوانه بابتك گرم كاد منظور رويشت كجال خان برای تو پیوسته چی بکرد بای ام کشی چهار سر بکرد فعلا ما في كريكار وكوخي كريكار بگرد و ام یاساینا همو بفعلی جیب جیب بکرد بەڵێ بەرامبەر مافی کرێکار بەپێ ئەو ڕێکەوتنانی و دەوڵەتیانەی کە کرا بەپێ ئەو یاسانشکەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان هەیە دەبی مافی کرێکار پارێزرابی بەڵام بەداخەوە بەخۆکو بڵێ بەشخوراوترین توێژ لە هەرێمی کوردستان توێژی کرێکارن هەم پەرلەمان بە پێی پێویست لە ئاز داواکاری و پاراستی مافەکانیانە هەم حکوومەت بە پێی پێویست لە ئاز داواکاری و مافەکانیانە هەمیش سندیکاکان هەمیش ڕێگری لە زۆربەی کار مەسەن ڕێکخراوەکانی و کۆمەڵگەی مەدەنی کە لە بواری کرێکاران ئیش دەکەن هەمووی باسی ئەو بەرەزانە باسییان لە نەبوونی هۆشیاری یاسایی کرد کەوا کرێکار هۆشیار نییە گرفتی مەلێرە ئەوەیە سەرجەم کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کارن لە بازاری ڕەش هیچ نەکەواتە بۆ شارنیە بۆ شارنیە مشتمە هەمووی سیاسیە لە کاتێکالن لە سیاست هەموو ئەمە گرفتمان زیاتر لەگەر کرێکاری بیانی نییە کرێکاری خۆماڵی چێ ناوی خۆی تۆمار کردیا ئەوەیە کێشەکە لێرەیە مەسەلەن سەرجەم کارەکان لە بازاری ڕەشن نەکرێکار نەخاوەنکار خۆیان تۆمار نەکردیا خۆژماری کرێکارن لە هەرێمی کوردستان بەڵێ دەبی بە یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەربچی هەرچی هەلی کار لە هەرێمی کوردستاندایە بە یاسا تۆمار بکرێ و هەروە سەرجەم کرێکاران کەوا داوای مارکار دەکەن و مافی کارکردیان دەبی خۆیان تۆمار بکەن تاوەکو تووشی ئەوەی نەبێ بکەوە مافەکانیان بخورێتن بەڕێز دکتۆر عارف ملاحەزەیەکم لەسەر سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی هەیە ئێمە لە ماوەی ڕابردوو بە دوواداچوونێکمان لەگەر وەزیری کار کرد ئەو پارەیەکەوە لەو سندوقەدایە مافی وەزیرە دەستکاری بکاتون دەسەڵاتی هەیە بەسەر ئەم پارێدا بەڵام بەداخەوە حکوومەت ئەو پارەیە سەرف کردو لەوانەیە بۆ شتێکە بەکاری هێنابێت بەڵام لە کاتێکدا هەر کرێکارێک من تەئیدی دەکەم پشتگیری دکتۆر عارفش دەکەم هەر کاتێک هەر کرێکارێک بێت بچیتن مەسەلەن لە دوای وەفاتیان بچی مکافئەی نهایی خدمەوەرگری بۆی کرایە و پارەشی لە بۆ هەیە بەڵام ئەمە بڵێن پارەکە لە ناو سندوقەکدا هەیە ئەوەندەیە و لە ژوورێک دانرایە وان نییە پارەکە ڕقم حیسابیە بەڵام تەنها وەزیری کار دەسەڵاتی ئەوەی کە ئێمە زانیاریبان هەیە بە دادوەرچمان کردیا وەزیری کار دەسەڵاتی هەیە کە ئیش بەو پارەیە بکاتێ بەڵام حکوومەت دەستکاری ئەو پارەیە کردیا خۆم ئەوەش دقیقە ئەو ڕخنەیە کە بڵێ نازان ئەو پارەیە لە چێ بەڵێ گەجەڵخان سپاس کاکی هەنگاو یەکێک لە ئیشکالەیە وەکو کاک سادق لە دووی کۆتی لە ساڵ لە 92 تا ئێستا هەڵبژارتنتان نەکردووە باس لەوەش دەکرێت کە زۆربەی ڕێکخراوپێشەیەکانی کوردستان دەستی حەزبی تایە بۆ هەڵبژارتن ناکەن بۆ دەستێکی تازە هەڵ نابژێرنەوە بۆی زیاتر خزمەتکەن سپاس من چونکە من ویستم من تەوزیحات بدەم ئەکە بە کورتی کاتمان نەزان و کاتمان زۆر ڕووی بەڵێ فەرموو چمان نەکرد بەڵێ فەرموو من ئەوەلەن کە باسی کێشەکانی کرێکارانەکەم یاخود نەخاباتەکەم یاخود حکوومەتەکەم پێش ئەو قەیرانە داراییەش دروست بێ حکوومەت وەکو پێویست من ناڵێم هیچ نەکراوە من ناڵێم هەموو شت کراوە حکوومەت وەکو پێویست کە پارە زۆر بوو حکوومەت پێویست و زۆر شت بکە نەکراوە ئەوەی کە کاکتۆر باسەکە تەقاعودی کرێکارەکەیە کە تەقاعودیەکی کەمە مەجموعە کرێکاریش کەم لە هەرێمی کوردستان تەقاعودن و هەروەها مکافەی نهایەتی خدمە مشاهدیۆم کە دراوە بەڵام من بە مختصر یەک قەوس من ئەڵێم لە کۆمەڵێک بەرنامەیەکە کە بەشداریمان کردووە ئەو یاسایان بەرکارانی کە لێری هەرێمی کوردستان داهەن متعلقن بەکار و کرێکاران وەکو خۆیان جێبەجێ بکرێ ئەگەر کۆنیش بن لە بەرژەوەندی کرێکارانە ئەگەر بێت و یاسایەکان جێبەجێ بکرێ خۆی سندیکای کرێکاران ڕەنگە حەڵقەیەکی زیادش بێ بەڵام کە تەنفیز ناکرێت ئێوەکەی جەنابتان ناکەن بۆ خۆتان فۆرمان ناکەن بۆی زیاتر خزمەتی توێژی کرێکاران بکەن من جواب دەدەم من ئەڵێم ئەگەر یاساکان وەکو خۆی لە هەرێمی کوردستان یاخود لە هەڵ وڵاتێک جێبەجێ بکرێن وەکو خۆی جێبەجێ بکرێن ڕەنگە ڕەنگە سندیکای کرێکاران هەڵقەیەکی زیاد بێ پرسیارەکەی جەناب و خانم لە 92ەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دوای هەڵبژارنی پەرلەمان پێویست بوو ئەو ڕێکخراوە کە درێژکراوەی وەکو تەسمیە نەقاباتی عمالی عێراقیە لە کوردستان بە نوێنەرایەتی ئەحزاب هەیە ئەحزابیش ئەو نوێنەرایەتی ئەو حەزابانەی کە لە بەرەی کوردستانی بوونە کە نەکراوە هەتاکو ئێستا
ئەمە جێی ڕەخنەی هەموو کرێکارانە هەموو خەڵکیشە لە شارع زۆر دایە لە بورینەکەم زۆر سپاس سەرنجی تو گەیشت کاک سادق کەواتە دایا هەفتن جواب بدەمەوە من ئەمێ جواب بدەمەوە من لێرە لە ڕێی بەرنامەکەی جەنابتەوە لە ڕێگەی بەرنمەکەی جەنابتەوە ڕائگەێنم ئەو نوێنەرانەی لە ناو تەسمیەی سندیکای کرێکارانن لە مەکتەوی تەنفیزی لەقەکان و سندیکاکانی هەر ئەمڕۆ بابا لە منەوە گوێبیز بن نوێنەرانی ئەو ڕێکخراوانەی ئەو ئەحزابە سیاسیانەی کە لەناو نەخابن ئیمکانیاتی مادی هەیە ئیمکانیاتی کادری پێویست هەیە کە بتوانین بەیانی انتخابات ئەنجام بدەین بە پێی یاسای ژمارە 52 ساڵ زۆر سپاس کاک سادق دەوەی کە داوی سەرنجاتە چییە گەلو ئەف سندوقە دەسەبەرە زمانی بۆ کرێکاران هاتیێدانان وەزارەتە کار و کاروبارên civakî ev têra dêdket ku fi'len xizmeta kirêkarî pê bêtekirin ev pare çatê te sarfkirin aliyatên sarfkirina vî parê tu çat bînî بله سبارت او صندوق دستبر جواکی اول وزارت کار و کاروبار جواکی برای ودبت کو اف پاره هجی پیوست حکومت 30% لمیزانیه وزارت مالیه یارمتی بدات یعنی جبلی اشتراکات آبونت کریکارا یعنی آبونت کریکارا دچن ناو صندوق دا حکومت جی پیوسته هاریکاریه بکاتن یا به صندوق 30% بس اف قیران آبوری اوا پیدا بول هرم کردستانه کو آریشک زور گرنگ پیدا بول هرم کو احتمال همشین بیشین بری اف قیران پیدا بید همشین بیشین وضع هرم گلک باشتر بو طبعا آریش هم سبب حکومت عراق یا کو هم سیستم فدرالی پیوک گریداینه کو 17% میزانیا بودجه هرم نه نیریتون و احتمال زور آریشب مدرس کرینه بیشترنده کو پیوسته ام سربخویا هرم مفچار نویس یک شیوه کو سربخویا آبوریه یعنی بوچی ام دیج جابین کو سربخویا آبوری بری میزانیا هرم وزارت مالیه توشی قیران و گرفته بویا جبرنده کو ام بیجین نشد پشتوانیا و صندوقی بکاتن حتی که جی ام شین بیجین کو وکی پیشتر برای آریشام هر گرنگ کو او اگه ام بیجین ام دکارت تایبت پیزیخین و دی وان یاسا بیزیخین پیوسته وزارت کار و کاروبار جواکی جدی راستی چین کو او ایک شیوت مایت کرنا دولت ات پاراستنا مافت کریکارا و هر سال امناهی جواکی بو کریکارا پیدا کرد کو امناهی جواکی یعنی شنی که هم بیشین بشکش دابین کرنا جواکی آن تأمین جواکی با همه حوالات کرد کو پیش همچین بیشین دولت لازمه تأمین پیدا کرد بس بو قناق همچین بیشین کو پشتوانیا کریکارا کو بابت ما گرنگ اویا ایزن پی وزارت درستاهی جاودیریه بکرد و هر چند همه قناق کا زور یا هستیار دا کو لوازی آبوری ما هی حکم سکین رجا بطالی و هجاریه حکم سالان 2009 دیف هندک داتا هبو کل دو الهفلير 3 بو السليماني هندك داتا دفما 3 بو دو که كنا 100 بو حكم ساكن العراقي كان بو 34 البصره هبو 23 مثل هبو و 13 البغداد هبو اول هرم چند که بو 3 بو دو كسي طبعا وجه دست كشي هر مجوازي هبو هر العراقي بس اواز لوازي ابو ما پیدا بينو که کو او کو مثلا آبوریه جی کل حکمت عراقی و کو کرت تایبت حرکانینا کارینا دلیبت کاری ضعیف بوینه و اوجه بس با ام خلوی ناگیرین ام پیوسته ام زیاتر ام خو آوا کینه و ام احتمال سرخوب کن کو احتمال رفراندوم بده گیرن و سربخوی آبوری ورگیرین و ام واسای تبدیلستاهی و استفاده شارازا ورگیرین و باریدا بله جالك سباس طبعا دخل البولينيش ميوان يقول كان بابت جالك تدجريت وجالي برسنتن جهانا كوام باغين سر اكيد ميوان سرن شيء بس ديار دم ما تماشا نجح حتى فيريبو دكتور ام دخل البولينيش كان بجارة قدم ده ولدين في بابتي بترجين كشفين سباس بو ميوان المن دكتور عرفيتو ريفا بريجشتي كار ودست برا جفاكي لوزارة كار هروها كجال هادي فقي عندما لجنة كار يا جفاكي لبرلمان كردستاني هنگاو عبد الله خان لمكتبة تنفيذية يكديا سنديكان كارجرين كردستاني صادق عبد الرحمن شارازلی یاساوی کار و دست برای جواکی و ما مستعد زنی گهل دوی که گلم بوی گلک سپاس بواجی تماشاوان هجان